خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد خانمی یەکەمی عێراق هاوڕێ لەگەڵ وەفدێکی دەستگای میدیایی کورسات سەردانی ماڵی چەند هونەرمەندێکی دیاری شاری سلێمانی کردو بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە بارودۆخی ژیانیان و دەستخۆشی لەو خزمەتەی لە ڕێگەی هونەرەکەیانەوە پێشکەشی میلەتەکەیان کردووە. سەرەتاو لە ئەمیانی بەسەرکردنەوەکەدا خانمی یەکەمی عێراق سەردانی ماڵی مامۆستا و هونەرمەند کاوە ئەحمەد میرزای کردو. خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد ئاماژەی با ڕۆڵی گرنگی هونەرمەند کرد لە بوارەکانی نواندن و شانۆ و نووسینی دراما لە تەلەڤیزۆنەکاندا کە تا ئێستا سەرباری هەڵکشانی تەمەنی هێشتا لە نووسین بەردەوامە. لەو سەردانەدا کاوە ئەحمەد میرزا یەکێک لە بەرهەمە چاپکراوەکانی خۆی پێشکەش بە خانمی یەکەمی عێراق کرد. زۆر پێ خۆشحاڵین بە هاتمی خاتو شاناز ئیبراهیم. بەڕاستی ئەم بەسەرکردنەوەی ینی ئازارەکانی ئێمەی کەمتر کردەوە و هیوادارین نمونەی زۆر بێت و هەروەها هونەری کوردی لە دەستی ئەمانە زیاتر پەرەپسەنێ و زیاتر گەشە بکە. پاشان خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد خانەوادەی کۆچ کرد و دلێری مەلا ئەحمەدی بەسەر کردەوە و سەرباری هەواڵپرسینی خانەوادەکەی باسی لە هەوڵ و هیمەتەکانی کۆچ کرد و کردووەک نووسەر و پێشمەرگە و یاریزانی دێرین. خۆیان بەسەرکردنەوە زۆر باشە، ینی هەستێکی خۆشی پێیە. وتی چ کتێبێکی پێخۆشە بۆی چاپ بکەین، ئاوێنێک لە تاریکیدا زۆری پێخۆشەوە چاپ کرێ، ئەوە ینی وعدیە ئەوەی سەرخانێکی داتەپی و ئەو ژێرخانەکەش ئەوەش هەر کتێوە زۆر باش ئێستا بۆ ئێمە زۆر باشە لەم کاتەیە چاپیکەین. ئەوەی ژنانیش هەر وتمەوە شمان بۆ چاپ بکە یەکتی بەسەرچە. دواتر خانمی یەکەمی عێراق سەردانی هونەرمەند بەیان مەحموود بۆمبای کردو. لەو دیدارە دۆسانێدا خانمی یەکەمی عێراق دەستخۆشی لێ کرد لە پایپەرۆشی بۆ خزمەتکردن بە هونەر بە تایبەت لە بوارەکانی شانۆ و تەلەڤیزۆن و سینەمادا. بڵێیت و نەڵێیت دڵخۆشکەرە تۆ کەسێکی وا بێ بۆلات ئەوە زیاتر و زیاتر هانەدەیە کە بەردەوامی لە ئیشی هونەریە، چکە جاری وە هونەرمەند هەیە زۆر بێتاقەت بۆ لە ماڵ و جاری وە ئەڵێ کە ئابلی یاوم تۆ کە کەسانێکی وا بێن بۆلات دڵخۆشکەرە، ینی تەرجیح دەکا بۆ ئیشی هونەری بۆ کاری هونەری دەستخۆشیان لێ یەکەم، یعنی زەڕورە پێویستە زوو هونەرمەند بەسەر بکرێتەوە ئەگەر بە گوڵێکی بچکۆلەش بێت. لە سەردانیکردنەکەدا بۆ لای هونەرمەندان خانمی یەکەمی عێراق دڵنیایی پێدان کە ئەو بەردەوام دەبێت لە پشتگیری و پشتیوانیکردنی هونەرمەندان لە پێناو بەرەو پێشبردننی زیاتری بوارەکە. ئەمیر محەممەد کورسات نیوز سلێمانی.